سەرجەم شار و شارۆچەکانی کوردستان لە ڕۆژی جلی کوردیدا با پۆشینی جلی ئاڵوواڵای کوردی و چالاکی کوردەواری جۆراجۆر یادەکەیان کردەوە. زۆربەی فەرمانگە حکومیەکان و ناوەندەکانی خوێندن بوونە شوێنی ئاهەنگێڕان و با گرنگیەوە باسییان لەم ڕۆژە کرد بۆ بەزیندوهێشتنەوەی کولتوری کوردی. وەکو سپاس و بێزانینێک بۆ پزیشکان و کارمەندان و فەرمانبەرانی مەڵبەندەکەمان کە چەند ساڵێکە بەهۆی ئەم قەیراین دارایی و بەهۆی ئەم وەزعی نانەبارەی کوردستانەوە کە دڵسۆزانە ماندوونە ناسانە خزمەتی ئەم سنوورەیان کردووە. لەگەڵ ئەوەشە کە ئەمڕۆ گوڵی ئاشتی گوڵی سپی گوڵی پێکەوە ژیان کە ڕەمزی کوردایەتیە بەسەر کارمەند و پزیشک و فەرمانبەرەکانمان پێشکەشمان کردن بۆنی ڕۆژ جلی کوردیەوە. الفيري هدفهم الرئيسي الفيري ما فيو بيك فيجيوني ام دينا ناسكرين بو جهان هميه وما تفيد بو هميه ديار كان الكردستان تشاو همي ملت بيك فيجين جبر هنديجك ما كلابوري خوي كرديه دا نيشاندان وهر وصا يه عربي ويه يزيدي ويه مسيحي هر قوميات الكردستان جين همي بيك وهركي بهرا خياط ببي سواله ده روشي كردي روشي تايبتا يعني روشي خوشيغا او مانجش تماشای بكي مانجي ازار هل يكم روجو خلق تماشاكي ضلي خويني قشي هموي بود دشتا ود دشتانيه ومن روح كردياتي لقيان من همو ما مساين قشتمان كروجا ما روشي تايبتا بو خمان ام روجا تايبتا تدبير ناتشد من قوم يقم قبل مذهب يقما قوم يقم هم بوخم قوم يقم كردا علاقه مو خوير بش سد ما برزه إما بش ما علاقه ما برزه خوێندنگاکان و ناوەندەکانی خوێندن زۆرترین بەشداریان هەبوو لە ڕۆژی جلی کوردیدا و زۆرترین بایەخیان بە ڕۆژەکەدا. مامۆسایان دەڵێن پێویستە جلی کوردی و کولتور و کەلوپوری کوردی وەک ڕەمزێکی کوردانە هەمیشە بەیادی ئەمنەوەی ئێستا بهێنرێنەوە و فێری خۆشویستنی وڵات و بەرەو پێشبردنی بدەین. گرنگی ئەم بۆنانە زیاتر ناساندنی کللتوری کوردیە بە مناڵەکان با قوتابیەکان هەر لە قۆناغی باخچەوە مناڵ فێر بکەین کە بەڕاستی بتوانێت فۆڵۆوی یا ئیش لەسەر کللتوری کوردی بکە و ئەوەشی کە خۆمان بکەم تا زۆر درکی پێکەین کاڵبوونەوەی کللتورەکەی بە جۆرێک لە جۆرەکان بەدەست پێکردنی پۆشاکی کوردی گۆرانی کوردی سرودی کوردی سرودی نەتەوەیی کوردی بەتایبەت ئەوانەی کە پێشووتر لە شاعیرە گەورەکانی پیرەمێرد و مەحوی و نالی و ئەوان جەختیان لەسەر کردوێتەوە خەڵکی پێشتر زۆر کاتەوترەیە کە زۆر کوردانەتر بوون لە ئێستا ئەکرێ ئەمە بتوانین زیاتر کوردانش بین لەوان بەڵام بەمبەرجێک بەردەوام ڕۆژانە کاری لەسەر بکەین ئەم پەیامە بەردەوام بە مناڵ بدرێکە مناڵ بتوانێت وڵاتەکەی خۆی خۆش بێ. ڕۆژی جلی کوردی ڕۆژی نەتەوەیە پیرۆز بێ لە هەموو گەلی کورد بەڕاستی من هەموو کاتوتومە ناکرێت تەنها ئێمە بەس تەنها ڕۆژێک دانێن بەڵام خۆی دانانی ئەم ڕۆژە شتێکی زۆر باشە هیچ نەبێت ئەمە وەکو کللتورێک لە ناو خوێندکاکانە لە ناو نەوەکان و مناڵەکانمانە ڕەمزی نەتەوەیەتی کورد ئەپارێزرێت و جلی کوردی وای لێکرابوو ئەوەیەک ساڵانی پێش ئێستا فەرامۆش کرابوو بەڵام بە حکمی ئەم ڕۆژەوە کە دانراوە بەڕاستی ئەم وای لێکرد کە جلی کوردی جارێکە سەر لە نوێ ئەو شەوق و ئەو خۆشی و تام ئەو چێژەی ساڵانی زووباتەوە خۆشبەختانە ئێساش ساڵ بە ساڵ وای لاتێت و ئەچینەوە سەر کولتورە کۆنەکانمان لە دیزاینی جلوبەرگەکان و لە پۆشینی جلوبەرگەکانە. ڕۆژێکی پیرۆزە پێویستە هەموو ساڵێک ئەم یادە بکرێتەوانێ و بە خۆشیوانێ بکرێتەوانێ و هەمووی بەجلی کوردیوانێت چ مامۆستا و چ قوتابیان هەمووی پابەندبی جلی کوردیەکان بێت و ئیشەڵڵا هەموو ساڵێ بەخۆشی بکرێتەوانێ و بەسەر بەرزی ئیشەڵڵا. لە تەواوی قوتابخانە و خوێندنگاکانی سنووری ئەم پارێزگایەوە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە ئەم ڕۆژە بەرز ڕاگیراوە وەکو نەریتێکی ساڵانەمان کە لەلایەن وەزارەتیشەوە بۆمان تەعمیم کراوە ئێمەش تەعمیم کراوە بۆ تەواوی قوتابخانەکان کە پێویستە ئەمڕۆ ڕۆژی جلی کوردی بەرز ڕابگیرێ و خوێندکارەکانمان ڕابێنین و بە هەمان شێوە بتوانن کەلتوری خۆمان پارێزین و گرنگی پێ بدەین. زۆر بووم خۆش ئەمڕۆ جلی کوردیم لەبەر کردووە هیوادارم ئەمە ساڵە ئاوای بێت. ساڵانە ڕۆژی دەی ئایار بە بۆنەی ڕۆژی جلی کوردی و یادەکانی ڕاپەڕین و پێشوازیکردن لە نەورۆز و ساڵی نوێی کوردی لە سەرتاسەری هەرێمی کوردستان هاوڵاتیان جلی کوردی دەپۆشن و یادەکان بەرزڕادەگرن. هاوڵاتیان دەخوازن کە پۆشین و بەزڕاگرتنی بۆنە نەتەوایەتەکان تەنها لە ڕۆژێکدا نەبێت و بەرەو زیندوکردنەوەی کولتور و کەلەپوری کوردی هەنگاو بنێن و لە یاد نەکرێن.
ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.